تا دێت ئەمارەکانی توشبوون بە پەتای سکچوون ڕوشانەوە کۆلێرا لە سلێمانی کەم دەکەن. وەزارەتی تەندروستی دەڵێت نزیک بوونەتەوە لە کۆنتڕۆڵکردنی کۆلێرا و پەتای سکچوون، بەڵام گومان دەکرێت لە سەرەتاکانی پاییز جارێکی دیکە پەتاکە دووبارە بێتەوە. سکچوون و ڕوشانەوە لە ئێستادا لە هەرێمی کوردستان و بەتایبەتیش لە شاری سلێمانیە، بەتایبەتی لە شاری سلێمانیە خۆشبەختانە سەقامگیری لە داتاکان بەخۆی بینیەوە، واتە لەم چەند ڕۆژەی ڕابردووە زیادبوون نەبووە، بە پێچەوانەوە کەمبوونەوە هەیە، بەڵام مانای ئەوە نیە کە کۆتایی بە پەتاکە هاتبێت، چونکە بۆ لە ڕووی زانستیەوە دیارە و ڕوونە کە شەرت نییە کە لە شوێنێک کۆنتڕۆڵ کرا بەرداوام پێوە دیار نەبێ، بۆیە گومان هەیە لە مانگی نۆدا یاخود لە ساڵانی دیکە دووبارە بێتەوە. بۆ ئێمە داوا لە وڵاتیانەکەین پابەت من بۆ خۆپارێزانی کە پێیان گەیشتووە خۆیان بە دوایە سەرچیان کردووە و هەوڵ بدەن بەڕاستی دڵنیا بن لە پاکوخاوێنی ئەو خۆراکانی کە بەکاری دێن. ئێستا ڕۆژانە لە سلێمانی نزیکەی 300 بۆ 400 حاڵەتی سکچوون تۆمار دەکرێت کە پێشتر لە سەر و 600 حاڵەتەوە بوو دەریش کەوتووە. هۆکاری بڵاوبوونەوەی کۆلێرا شەمع و سەرچاوە ئاوە نافەرمیەکان بوون، بەڵام ئێستا بەهۆی هۆشیاری هاوڵاتیان توشبوون بە پەتاکە کەم بۆتەوە. کۆلێرا زیاتر ئەوەی تا ئێستا لە بەردەست داتا و زانێرەکانە هەیە، ئەو سەرچاوە ئەوانن کە بە نافەرمی هاوڵاتیان بەکاری دێنن. سەرچاوە فەرمیەکان چەندین تێسی لێ وەرگیراوە، چ لە سەرچاوەکەی چ لە شوێنی بەکارهێنانی خۆشبەختانە پاکە، بەڵام ئەو سەرچاوانەی کە بە نافەرمی چ لە شەمعەکان لە بیرەکان و کۆمەڵە شوێن گرفتی تێدایە و کێشەکە لێەوە هەیە. لە سەرەتای هاوینی ئەم ساڵەوە پەتای سکچوون و ڕوشانەوە لە سەرتاسەری هەرێم و بە چڕی لە سنووری پارێزگای سلێمانی بڵاو بوویەوە. 4 کەس بە پەتاکە گیانیان لەدەستدا، کەسیان لەوان لە چاکسازی گەوران و ئەوەی دیکە منداڵێکی دانیشتوی سلێمانی بوو. پسپۆرانی بوارەکە دەڵێن ئەم نەخۆشیە لە وڵاتانی پێشکەوتوو بنبڕ کراوە، تەنیا لە وڵاتانی دواکەوتووی وەکو ئەفریقیا هەیە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.